هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی دەستگای میدیایی کورسات و ماڵەکەی هەمووان. وەکەزانن کورسات ماڵی هەمووانە و بەرنامەی چارە لە کورسات نیوزەوە بە زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز هەموو یەکشەمەیە لە خزمەتتانایە بۆی کە خزمەتکاری ماڵەکانی ئێوە بێت، بۆی کە بتوانین باشترین زانیاری تەندروستی بە ئاسانترین شێواز بگەین لە خزمەتتان. ئەمەڵقانەی چارە کە تایبەتە بە نەخۆشیەکان و تایبەتەکانی مناڵان لە درێژەی و زنجیرانە دوو ئەڵقەمان تایبەت کردبوو بە داون سیندرۆم. یەکێک لەو پێداویستە تایبەتیانەی کە لەگەڵ مناڵانە لەدایکە بن و لە ئاڵلقەیەکیانە باسمان لە پزیشکیەکەی کرد لەگەڵ لایەنە کۆمەڵایەتی پەروەردەیەکەی، لە ئاڵلقەیەکیشا باسمان لەو بەڕێزانە کرد کە داون و بە پاڵپشتی و پشتگیری ئێمە دەتوانن ژیانێکی ئاسایی بژین. هەڵبەتە خوددا هەمومانی خۆشەوێت و خوددا پاڵپشتی هەمومانە، بەڵام دەبێت ئێمەش پاڵپشتی یەکتری بین. لە ئاڵلقەی پێشەوە هۆزەگیانمان بینی و باوکی هۆزێمان بینی مامۆستا شەماڵ و راپۆرتمان بینی لە تارانی پایتەختی ئێرانەوە، لە شاری سلێمانیەوە و لە دهۆکی ڕەنگینەوە. ئەمەڵقەیەش دووبارە کۆمەڵێک راپۆرت و نمونەی تایبەتی تێدایە. ئەم پێشەکیە لە ناو سروشتی ڕەنگینی هەواری شارە تۆمارەکەین. وەک دەزان قەمسەڵم لەبەرای لەبەرەوەی دنیا بەرەو ساربوون نەڕوات و باشترین کاتی ساڵە بۆی هەمومان وەرزش بکەین بە مناڵ و بە گەورەوە، چونکە وەرزش بۆ گەشەی مێشک و توانای جەستەیمان سوودی خۆی هەیە کە ئێوە لە من باشترم شتا ئازانم. لە مەڵقەیە میناخان میوانمانە بێت کە خاوەن پێداویستی تایبەتە و بەهرەیەکی تایبەت هەیە لە وەرزشکردن و لە وێنە کێشانە. ئەگەر چی لە بوارەکانی ترە ئەکرێ تواناکانی دیاریکراو بێ، ناڵێن بێتوانایە، دەڵێن تواناکانی دیاریکراوە. ئەمە پامێکە بۆ دایکان و باوکان بۆی کە بزانن ئەگەر لە بوارێکە توانای مناڵەکان و بەهرەی مناڵەکان نەدۆزیەوە لە بوارەکانی ترا بیدۆزنەوە. پێش دەستپێکردن ئەنیمەیشنێکە بین دەربارەی ئەوەی کە زۆر ئاساییەکە ئێمە جیاواز بین. پاش بینینەوە ئەنیمەیشنە راپۆرتی هێمن کەمالە بینین کە سەردانی ماڵی کاکە توانای کردووە لە شاری سلێمانی کە زۆر حەز بە وەرزشکردنەکە. پاشەوە گەڕەمە خزمەتتان لەگەڵ میناخانە ئەم قەمسەڵێ لا بەم و کەمێک گفتوگۆکەین لەگەڵ ئەو لەگەڵ خێزانەکەی ئەویشە لەگەڵام. جیاوازبوون شتێکی ئاساییە. ئەزانم کە من جیاوازم، من لە کەسانی تر ناچم. هەندێک کەس ئەڵێن کە من کەسێکی ئاسایی نیم. هەر بۆیە کاتێ ئەچم بۆ شوێنێک خەڵک سەیرم ئەکەن. بەڕێوبەرەکە دڵنیای کردمەوە و پێیوتم کە ئەگەر هەر کەسێ پێم پێ بکەنێ یا قسەیەکی پێوتم ئەوە ئەتوانم بچمە لای ئەوە پێ بڵێم. ئەزانم کە مامۆستا لە بەردەم هەموو پۆلەکە داوەستاوە و بە هەمویان ئەڵێن کە من قوتابیەکی نوێم و لە هەموو کەسانی تر جیاوازم. ناوی منیان پێ ئەڵێت و لەوانەشە لەسەر تەختەکە بۆیان بنووسێ. داواش لە هەموو قوتابیەکانەکە کە ڕێزم لێ بگرن و وا بکەن هەز بە ئاسوودەیی بکەم. جیاوازبوون شتێکی زۆر ئاساییە. جیاوازبوون شتێکی ئاساییە. وەک تیمی کورسات نیوز دەچینە ماڵی گەنجێکی خاوەن پێداویستی تایبەت لە جۆری داون سیندرۆم راپۆرتێک لەسەر ژیانی ئامادە دەکەین. توانە ڕەسۆڵ گەنجێکی خاوەن پێداویستی تایبەتی داون سیندرۆمە ئەو دێت و پێشوازیمان لێ دەکات و دەمان باتە ژوورە تایبەتەکەی خۆی کە ڕۆژانە چەندین کاژمێری تێدا بەسەر دەبات بە سیرکردنی فیلم و درامای کوردی و گوێگرتن لە گۆرانی. هەر لە ژوورەکەیدا جگە لە چەندین سیدی جۆرا و جۆر چەندین جامی جیاواز هەیە کە لەلایەن یانە وەرزشیەکانی سلێمانیەوە پێی بەخشراوە. یەکەمێ ئەوە، سێمە
توانا ڕەسوڵ حەزێکی تایبەتیشی هەیە بۆ یاری دووگۆڵی و دەمانباتە ناو ئەو یاریگایی کە ڕۆژانە لەوێ وەک ڕاهێنە ڕێنمایی دەداتە یاریزانەکان ئەوانیش بە خۆشەویستیەوە پێشوازی لێ دەکەن و هەروەها وێنەی یادگاریشی لەگەڵ دەگرێن. حەزێکە ئەو دەهین وەژۆڵم کردم بۆ یاری خۆشە بێ بانی بەچەچان بشۆمە یەمە یارێکم. توانا ڕەسوڵ ڕۆژانە سەردانی بازار دەکات و وەک کە سوکار و هاوڕێکانیشی دەڵێن بەردەوام هاوڵاتیان بە چاوی ڕێز و خۆشەویستیەوە لی دەڕوانێن. توانا لەگەڵ خۆشێکما ئەژی لەگەڵ لە خانووی برایەکمایە لە ڕاپەڕینە توانا زۆر بەسەرهاتی هەیە ڕۆژانە کە یباتە سەر بۆ نمونە توانا کە بەیانیان ئەچێتە دەرەوە ئەبێ ئیلان سەر لە بازار بات لە لای برایەکم لە ناو بازارە کاسبیەکە زیاتر ناو بازار تێغی ئەگەڕێ و خۆشەویستە لای خەڵم زیاتر خولیای وەرزشە وەرزشەکان زیاتر ئەچێتە ناو مەلعەبەکانەوە بڵێ مەلعەبەکان و سەحیتشایە و هەروە بێتەوە ساحەتاتانەکانە کەس ئاوڕی لە نەیاوەتەوە لەبارەی وەرزش و لەبارەی مادی و هیچ شتێکیکەوە. بەڕاستی کاکەتوانە کەسێکی زۆر لە سەرخۆی منە حتا لە ینی من لە دەروی ڕاضەش هەر ئەیناسم کەسێکی زۆر لە سەرخۆی منە هەروەها کەسێکی زۆر خۆشەویستە لە ناو هەموو خەڵکە. لە هەرێمی کوردستان چەندین کەس هەیە وەک توانا ڕەسوڵ کە خاوەن پێداویستی تایبەتە لە جۆری داون سیندڕۆم هەریەک لەو کەسانەش خولیای حەز و ئارەزووی تایبەت بە خۆیان هەیە بەڵام تا ئێستا نەتوانراوە وەک پێویست خزمەت بکرێن. هێمن کەمال کورتسات نیوز سلەیمانی. ئەڵلقەی پێشوو هۆزێخان و کۆمەڵێک خەڵکی تر لە شار و پارێزگە جیاوازەکانی کوردستان و دەروی کوردستانیشە میوانی چارە بوون بۆی کە باس لە ژیانی ئاسایی خۆیان بکەن لەگەڵ ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵیشی زۆرەوە یەکێکی تر لە خانمە 12 ساڵە جوانە سەرنج ڕاکێشە وەرزشیە عاقڵە ئازا بەهرەمەندە دەست ڕەنگینەکان میوانمانە. میناگیان بەخێر بێ. باشی تۆ زۆر سپاس. میناگیان تۆ باوکت ناوی ئامانجە ئەڵلقەکەی پێشوت بینی مینە ئەوەی لەگەڵ هۆزەیە کردمان جوان بوو سوودی لێ وەرگر هیچ باشە. بۆم باس بکە تۆ ئەچی بۆ سنتەرێک ئەو سنتەرە چییە چی لێ و چی لێ فێرەوی فەرموو. هێرش باشە ئەچیت لەوێ مامۆستا هێرش مامۆستایرش چی فێرەکە لەو حەو فێرەکە باشە جگەرە مامۆستایرش چی تریشی لێ لە سنتەرەکە هاواری لێیە ئەو چی فێرەکە باری و فێرەکە زۆر باشە. ئەگەر پێت بڵێم مەتوانی ناوی خۆت بنووسیت زۆر باشە. بۆم باس بکە تۆ لە ژیانی خۆتە ئەو وێنانەکە کێشاوتە ئێستا ئەوەی کە ئیبینن ئێوە لە لێرەکە دیکۆری بەرنامەکەمان پێ دروست کردووە لە ناو پارکی هەواری شارە و شوێنەکەی جوانتر کردووە بریتە لە ئیشی دەستی میناخان. مینا بۆم باس بکە ئەوانە چیەکە دروستت کردووە؟ ئەو گۆرە گوڵا باش ئەوە کام گوڵەیە؟ ئەمە گۆرە گوڵە بە ڕۆژەیە؟ زۆر باشە. ئێمەیان چیتیایە؟ بانگە باشە مانگی تیا چی تریشی تیا ئەمانە چین؟ ئەمانە باخە باشە. ئەمە چییە؟ نوۆش زۆر باشە. ئەوەش ڕۆژ ئەمانە چییە؟ ئەوەش باخە. ئەوەی کە لە پشتی منەوە لە دوورە هەڵواستراوە ئەویان چییە؟ منە هی تۆی ئەوەشیان لەگەڵ چیا دروستت کردووە؟ لەگەڵ هێرشا دروستت کردووە. دەمەوێت سەرنجتان بۆ ئەو ڕابکێشم کە هەر یەکێک لە ئێمە لە شتێکە بەهرەمەندە و لە شتێکیشە بەهرەی کەمتر. خاتو مینا بەهرەکەی زۆر تایبەتە لە وێنە کێشانە کە بە هاوکاری مامۆستایەکی خۆی کە مامۆستا هێرشی ناوە و لە سنتەری منداڵانی خاوەن پێدەستایبەتە کە ڕێکخراوی ناوپارێز ئەیبابڕێەوە و ئەو یارمەتی میناجانیەوە بۆی کە بتوانێت ئەم وێنە ڕەنگە و ڕنگ و جوانان دروست بکە. دەچین بە کورتی لەگەڵ مامۆستا هێرش لە دوانێکی کورت وەرەگرین بۆی کە بزانین چۆن ئەکرێمە هاوکاری خاوەن پێدەستایبەتەکان بکەین بۆی کە وێنەی لەم شێوە کێشنە ماڵەکانمانە و گەڕێنە خزمەتتان.
ئامانجی سەرەکیمان وەگەڕخستنی توانایی ئەو مناڵانەیە کە خۆیان ئاستێکی زۆر باشیان هەیە لە سنتەرەکەیە کار لەسەر ئەوواکەین زیاتر تەرکیز و بەکارهێنانی بڵین جیاوازیەکان لەم بەشە ئەکرێت ئەو مناڵانەی کە تواناکانیان لێرە چۆن بەکارڕخین ئێمە بۆ نمونە کاتی وێنەکێشن بەس وێنەکێشان نییە ئێمە تەرکیزمان لەسەر ئەوەیە کاتێک کە دێن بۆ وێنەکێشان ئارامیەک بەخۆیانەوە ببینن زۆربیان ئەوانەی کە هەرچیەک لە ناخیانە هەیە بتوانن هەڵی ڕێژن و هەروەها لێرە ئەو ڕاهێنانیان پێکرێت بۆ نمونە تەرکیزگرتنی قەڵەم جیاوازی ڕەنگەکان فێرکردنی ئارامگری لای مناڵەکان ئەمانە هەمووی ئامانجی ئێمن کە لێرە ئەمانەوێت مناڵەکە سوودمەند بێت لێرە و هەروەها ئەو مناڵی کە زۆر بواری بۆ ڕەخسا بێت لێرە بێ لە ماڵەوە بێت لێرە بەدەر ئەکەوێت لەسەری ئێمە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت ئیشکردنی زۆرە ئەوێت کە بتوانین یعنی لە بوارەکەی خۆی ببینێتەوە بتوانین کاری لەسەرکەین یەکێ لەو مناڵانە مینا بوو مینا ئامانج کە بەڕاستی توانیمان هەوڵمان بوونێکی زۆریش زایدەن جود و ماندووبوونی خێزانەکەی لەگەڵ لە سنتەرەکە توانیمان بگەینە ئەو ئاستی کە ئێستا مینا زۆر بەتوانایە یعنی لە ئاستی خۆی زۆر باشە شکر بۆخوا کە لە چەندین پێشەنگا بەشداری کردووە لە لای ئێمە مینا هەر خۆی حەزێکی تایبەتی هەبوو بۆ وێنەکێشان ئێمەش وەکو سنتەرەکە دوای ئەوەی کە چەندین ڕاهێنان وشتمان لێرە پێکرد و زانیمان زیاتر لە هەمووی حەزی لە وێنەکێشانە توانیمان پەرەی بێبین و بتوانین مناڵەکە زیاتر لە بوارەکەی خۆی ببینێتەوە مینا لە پێشەکیە تۆزێ هەر ماد بوو یعنی لە ئیشکردنا مادە بوو بەس شکر بۆخوا کە ئێستا زۆر باشە یعنی هەر چۆنێک ئیشی لەگەڵاکەی ئاسانە کارکردنی لە سنتەر هەر بێجگەل لەوەی کە ڕاهێنانی هونەری پێکرێت لە هەموو بەشەکانی کەش بڵین جۆری ڕاهێنانەکانێکی جیاوازە لە ڕووی دەرونیەوە زۆر باش بوو ئەوەش کاری ئێمەی ئاسانتر کرد کە وردە و دەر لەگەڵمانە ڕاهات توانیمان بیکەین ئەو ئاستەی لە چەندین پێشەنگایە بەشدار بێت تەنانەت ئەگەر بڵێم لەوە چێستا بتوانێت پێشەنگایەکی تایبەت بۆ خۆی بکرێتەوە چونکە لەوحەکانی زۆر بوون کاری ئێمەش وەکو سنتەری ڕاهێنانی پەروەردەیی ئامانجی سەرەکیمان ئەوەیە ئەم مناڵانە ئەو بواری کە خۆیان تایە پەرەیە پێبین و بتوانین ئاسیان بەرەو پێشتر خەین. ئەوە چێ بەدەستەوە مینە؟ تۆپە چی پێەکەیت؟ لە یەکەم تۆ زیاری بکەین بێکەوە باشە بۆ منی هەڵڵا زۆر باشە ئەوەش بۆ تۆ بۆم هەڵەرەوە زۆر جوانە ئەوەش بۆ تۆ ئەمجارەش هەر بژیت دەمێت سەرنجتان بۆ ڕاکێشم کە وەرزشکردن بۆ هەمومان سوودێکی زۆریە لەبەرەوەی کە پێویستی بە توانای دەست و چاو و مێشکە لێ کات ئەمە ژوا کات کە منداڵ و گەورەکانی ئێمەش زیرەکیان باشتر بێت و جگە لەوەش خۆتانزان وەرزشکردن بۆ ڕاگررتنی کێشی لەش و توانای جەستەی مرۆڤ سوودی زۆری هەیە. تۆ خوشکە هەیە یان برا؟ برا نییە. براو نییە؟ خوشکە هەیە؟ خوشکەکەم ناوی چییە؟ نما؟ خۆشتەوێ؟ زۆر. تۆ گەورەتری یان نما؟ ئەجۆکی. هەرتووکی تۆ لە نما گەورەتری؟ بەڵێ. باشە. نما چییە کا لەگەڵ تۆیە؟ ئەم ڕەفیقەکە. ڕەفیقی تۆیە؟ یە بۆ سەنتەر لەگەڵتە؟ زۆر باش. لە ماڵەوە چیەکەن لەگەڵ نمایە؟ وەرەزی ئەکەم. باشە سایەکە چی تریشەکە لەگەڵتە؟ یەکەم. یار یەکشەکە لەگەڵتە. اینجا نماخان کە خوشکی میناخانە لە پێش بەرنمەکەیە خات و مینا حەزی لە مەیکەپ بوو. ئێمە لەبەرەوەی کە خۆمان مەیکەپمان پێ بەردەوام مەیکەپەکانی خۆمیە دەست نماخان بۆی کە مەیکەپ بۆ میناخام کە ئێستا خۆتان بە شێوەی ئینسرت لەسەر شاشەکەی بێنن کە چۆن میناجیان دانیشتۆ و نما خەریکە مەیکەپ بۆ میناکە.
تۆ دایک و باوکە لەگەڵ تاژین مینە بەڵێ باش داویان چییە؟ دایکم دایکرد ناوی چییە؟ پێسنەخان پەرژین خان ئەی باوکرد ناوی چییە؟ باوکم ناوی باوکتە؟ ئەماش ئامانج زۆر باشە دایکە خۆشترە باوکە خۆشترە ئەتۆکی هەردووکیانە خۆشە زۆر زۆر باشە زیاتر لەگەڵ کامیانە یاریەکەیت لەگەڵ دایکیان لەگەڵ باوکە ئەتۆکی لەگەڵ هەردووشیان یاریەکەی باوکە ئیشتی چییە؟ ڕێی پێکە باشە ئەی دایکە؟ دایکمە ڕێی پێکە ئەوی ژارێت لەگەڵاکە بەڵێ زۆر باشە ئەمە دووبارە سەرنجستان بۆ ڕاکێشمەوە کە مینا خانجگەلەوەی کە وێنا کێشێ وەرزشی شەکە خۆتان تۆپی باسکەکە بێن بەدەستیەوە لە ڕێکخراوێک یاریەکە بە ناوی ژیماوە و تاکە منداڵە لەسەر تاسەری عێراقا کە باسکاکە و خاوەن پێداویستی تایبەتیشە دەم جۆرەی خۆی کە هەیەی. ئێمە لە ڕێکخراوی ژیما ڕاهێنان بە کچانەکەین ماوەی 5 ساڵە ڕێکخراوەکەمان دامەزراندووە نزیکەی 140 کچە یاریزانمان هەیە لە ئێستایا و ماوەی نزیکەی 3 ساڵیشە بێ مینا ئامانج کە تاکە کچی خاوەن پێداویستی تایبەتە داونە لە لای ئێمە ڕاهێنانەکات ڕەنگە مینا نەتوانێت وەکو هەریەک لەم کچانێک کە لە لای ئێمە هەیە ڕاهێنانی ئاسایی بکات بەڵام کەم تا زۆر کچێکی تا بڵێ گوێڕایاڵە کچێکی چالاکە لە لای ئێمە بە بەردەوامی ڕاهێنانەکانی خۆیەکات هەفتەی 2 بۆ 3 ڕۆژ یەتە لای ئێمە ئەو ڕاهێنانەیە جێبەجێیەکە لەگەڵ هاوڕێکانیان مینا لە لای ئێمە ژیانی بەردەوامە چالاکە و بەردەوامە لە چالاکیەکانی ئەگەر نەشتوانێ ببێت یاریزانێکی باش و لێ هاتووەک و زۆربەی کچەکانی تر بەڵام لێرە خۆشیە بینێ بڵێتونەڵێ لێرە ژیانی چۆن بڵێ جیاوازترێکە لە کچانێکی تر کە نەخۆشیێکیان هەیە گیرۆدن لە ماڵەوە دایک باوکیان دانیشێنن لێرە مینا بخۆی ئەوەندەی بتوانێت دەوەنەی لە توانایە هەبێت لە ناو گۆڕەپانەکەیەت وەڕوا لەگەڵ کچە هاوڕێکانیە بەردەوامە لە یاریکردن ئێمەش بڵیت بنەڵێ کەم تا زۆر یعنی زیاتر ئێمە هاوکاریمان کردووە تەشجیعیەکەین هانیین بە بەردەوام ڕۆژانە کچە هاوڕەکانیشمان وا فێر کردووە کە هاوکاری مینا بکەن بە بەردەوامی پاسی بنێ تەشجیعکەن بۆڵکە گۆڵ بکات هەر گۆڵکردنێکی مینا ئەو کاتان کە مینا گۆڵەکات هەمومان هەڵەسینە سەر پێ چەپڵەی بۆ لێن چ لە دایکان باوکان کە لێرە بن چ هاوڕێکانی و خۆشمان وەکو ستا بە بەردەوامی تەشجیعی مینامان کردووە مینا لێرە ژیانی تایبەتە یعنی لە لای ئێمە گرنگێکی تایبەتیشمان پێداوە و ژیانی بەردەوامە ڕەنگە نەتوانێت وەکو کچێکی ئاسایی وەکوتم یاری بکات بەڵام گرنگەوەی ئەو نەوەستاوە لەو ژیانەی کە تایەتی و بەردەوامە لە یاریکردن لای ئێمە هەمووان لە خانەیەکەوە لەدایک دەبین کە بەشێکە لە جەستە و قەبارەکەی زۆر بچووکە و تەنها لە ڕێگەی ئامێری مایکرۆسکۆپەوە دەتوانین بیبینین. لەناو ئەو خانە زۆر وردانەدا کرۆمۆسۆمەکان دەژین کە قەبارەیان لە خانەکان زۆر بچووکترا. کرۆمۆسۆمەکان بەرپرسن لە تایبەتمەندیەکانی جەستەمان وەکو ڕەنگی چاومان و شێواز و بەهێزی قژمان. کرۆمۆسۆمەکان دیاری دەکەن کە ئێمە کوڕ دەبین یاخود کچ. بەرپرسن لە هەموو ئەو تایبەتمەندیانەی کە لەگەڵیاندا لەدایک دەبین و ناتوانین بیان گۆڕین. بە تێکڕێی کرۆمۆسۆمەکان لە جەستەی مرۆڤدا ژمارەیان 46 کرۆمۆسۆمە کە 23 دانایان لە دایکەوە وەردەگیرێت و 23 دانەشیان لە باوکەوە. بەڵام هەندێک جار کرۆمۆسۆمێکی زیادە دروست دەبێ و مناڵەکە بە 47 کرۆمۆسۆمەوە لەدایک دەبێ و بەم حاڵەتەش دەوترێت داون. تا ئێستاش پسپۆران نازانن هۆکاری ڕوودانی ئەم حاڵەتە چییە؟ هەر بەو شێوەیە ڕوودەدا و ناشتوانیت بیگۆڕیت. ساڵانە لە جیهاندا زیاتر لە 30,000 مناڵ لەدایک دەبن
داونیان هەیە و هەروەکو ئێمەش بەشێک لە خێزان و دایک و باوک و خوشک و برا و مام و خاڵ و پور و داپیر و باپیرەیان هەیە. دەتوانن هەمان ئەو کارانە بکەن کە تۆ دەیکەیت، دەچنە قوتابخانە و ئاهەنگ دەگێڕن و دەچنە پارکەکان و وەرزش دەکەن و هاوڕێیان هەیە. کاتێکیش گەورە دەبن دەتوانن کار بکەن و خێزانی خۆیان هەبێت، دەتوانن ژیانێکی زۆر بەختەوەرانە بژین هەروەکو تۆ. حاڵەتی داون نەخۆشی نییە، ئەمە شتێکە کە لەگەڵیدا لەدایک دەبیت و ناتوانیت بیگۆڕی و بەدەست خۆت نییە کە داونت هەبێت یاخود نا. هەروەک چۆن ناتوانیت خۆت ڕەنگی چاو و شێوازی قژت هەڵبژێریت. هەر بۆیە ئەو کەسانێک کە داونیان هەیە بە هەمان شێوەی ئێمەیان هەیە، تەنها جیاوازی ئەوەیە کە ئەوان پێویستیان بە هاوکاری زیاتری ئێمە هەیە لەبەر ئەوەی ئەو کەسانێک کە داونیان هەیە هەندێک جار ناتوانن بە باشی قسە بکەن و تێبگەن. هەر بۆیە هەندێک لەو مناڵانە پێویستیان بە هاوکاری زیاترە لە قوتابخانە. ئەگەر هاوڕێیەکت حاڵەتی داونی هەیە ئەوە میهرەبان بە لەگەڵیدا و هاوکاری بکە. بۆ نمونە کاتێک قسەی لەگەڵ دەکەیت سەیری چاوەکانی بکە و کاتی تەواوی بدەرێ بۆ وەڵامدانەوە. بە هیچ ناوێکی ترە و بانگی مەکە، هاوڕێ ڕاستەقینەی بە و بەڕێزەوە مامەڵەی لەگەڵدا بکە و هانی بدا کە خۆی کارەکانی خۆی ئەنجام بدات. بیرت نەچێ ئەو کەسانی کە داونیان هەیە بە هێواشی فێر دەبن و خاون، بەڵام دەتوانن هەمان ئەو شتانە بکەن کە تۆ دەیکەیت. بۆیە هاوکاری ئەو هاوڕێیانە بکە کە داونیان هەیە و ببە بە نمونە بۆ کەسانی تریش. ئەگەر نەتزانی چۆن هاوکاریان بکەیت ئەوە پرسیار لە مامۆستاکەت بکە یان کەسێکی گەورە بۆ ئەوەی فێرت بکات. بیریشە نەچێ ئێمەش هەمومان ناو بەناو پێویستمان بە هاوکاری کەسانی تر دەبێت. مینا تۆ هەفتەی پێشوو بۆ نمایشێک نمایشەکەی چی بوو؟ موسیک. موزیک بوو؟ جلێکی جوانیشی لەبەرکرد بوو؟ بەڵێ. جلەکە چی بوو؟ کلاس. جلی کوردی بوو؟ بەڵێ. جلی کوردی بوو. بۆچی چی بوو ئەوێ؟ گۆرانی. گۆرانی شێوت لەگەڵەیە؟ گۆرانی شەڵی تۆ؟ بە. زۆر باشە شێرمەتیدا بۆی گۆرانی بڵێ. هاوار. هاواریانمەتیدا بۆی کە گۆرانی بڵێ ئالبژی. لە توانەکانی تری ئەم بەڕێزانە گرنگترین شت بۆ پەرەپێدان بە توانەکانیان بوونی خێزانێکی پاڵپشت و پشتگیرە. ئێمە لە ئاڵلقەی پێشەوە مامۆستا شەماڵ قسەی بۆ کردین کە باوکی هۆزەیە و خۆتان بینتان کە نما یارمەتی مینایە لە مەیکەپکردنە و لە ژیانیشە و دکتۆر ڕزگارۆک ڕاهێنە لە دەرەوەی ماڵ ئەو کاری لەگەڵاکە و مامۆستا هێرشیش دیسان و لە دەرەوەی ماڵ کە ماڵی دووەمی میناودان ماڵی تریشە. بەڵام جگە لەمانە لە هەمووی گرنگتر دایکە، چونکە ئاڵەن دایکە کە مرۆڤ و کە کۆمەڵگاش پێگەێنێ. خات و پەرژین دایکی میناجانە. ئەو بۆمانە دوێت دەربارەی توانەکانی مینا پاش ئەوەی کە گوێمان لە خات و پەرژین بوو ئەچین بۆ هەولێر. گەنجێک بە ناوی شاڵاوە لە هەولێر پامنێرمان لە هەولێرەوە کاک قارەمان راپۆرتێکی لەسەر ئامادە کردووە. بینەری راپۆرتەکەی ئەو بن بزانن ژیانی شاڵاو چۆنە. گوێ لە خات و پەرژینە گرین ژیانی شاڵاوە بینین، دوایەمەوە خزمەتتان باس لە کۆمەڵە گەمنەی ترەکەین لە هەڵەبجە و لە سلێمانیشەوە. من پەرژین سعیدم، دایکی مینا خاوەن پێداویستی تایبەتە لە جۆری داون سندرۆم. کاتێک کە دووگیان بووم بە میناگیانەوە لە کاتی دووگیانبوونی منە هیچ ئامێرێک و هیچ فڕۆساتێک نەبووە کە بزانرێت کە ئەم مناڵە داون سندرۆمە. کاتێک کە بووم مناڵەکەم بوو پێیانوتم مناڵەکە و داون سندرۆمە. ئەو کاتێک کە ئەوەیان پێوتم ناخۆشترین کات و سادوە بەسەر منە بەسەر ئەو دایکانەیەت کە ئەو مناڵانەیە هەر مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت بووە. ینی ژیانێک ڕۆژ بە ڕۆژ تووشی مەلەل و بێتاقەتی ئەبووم تا گەشتمە ئەو قەنەعەتە خۆ هەر من نیم، تەنەها دایکی تریش هەیە هاوشێوەی منە. هیچ جیاوازێکیشی نییە لەگەڵ مناڵێکی ترە ئللا پەروەردەکردن نەبێ و هۆشیاری خێزانەکان نەبێ. هێنام لە تەمەنی 3 ساڵ بەرە و ژوور بردم بۆ سەنتەری نێرگز. هەوڵم زۆرە کە ئەم مناڵم بچێتە سەنتەرێکەوە. الحەمدوللا چەند مامۆسایەکی باش ڕاهێنانیان پێ کرد و هەفتەی ڕۆژێک بوو من لە ماڵەوە پێمە کرد.
دواتر داوام کرد ئەم مناڵە بچێتە باخچە چونکە تا 5 ساڵ بوو لە باخچە وەرنەگیرە ڕوون کردە سنتەری ڕێکخراوی مناڵپارێز بۆ لای سروەخان خۆم یادا شتێکم نووسی و ڕۆشتم بەردەم سروەخان پێم وت وتم ئەم کچەم لە هیچ شوێنێک وەرناگیرێ و سەر لە نوێ ئەم مناڵە ئەگەڕێتەوە خاڵی سفر ئەوەی فێر کراوە جارێکی تر ئەگەڕێتەوە سوچی ماڵ سروەخان وتی ئێمە ئیم سەردانی ماڵەوەتانەکەین و ئەو کاتە زین باخچێک نادۆزینەوە میناخانی تێکەین پاش ماوەیەک سروەخان پەیوەندی پێوە کردم وتی دایکی مینا حەزەکەم بێت بۆ ئێرە کە ڕۆیشتم وتی ئێمە بیرمان لێ کردەوە میناکان زۆر زۆرە ئەبێ ئێمە کارێککەین میناکان کۆکەینەوانێ و کارێکیان بۆ بکەین خۆشببختانە و لەشیان ساغ بێت هەموو کاتێک دوعاکەم بۆ مامجەلال کە ئەو شوێنەی دروست کردووە و کە مناڵەکانی ئێمە تیا پەروەردەکرێ لە سنتەر میناگیان دڵی کونی تیا بوو دکتۆر ئاسۆ پێی وتین وتی ئەبێ قەستەرە باڵۆنی بۆ بکرێ خۆشببختانە ئەمەش هەر ڕێکخراوی مناڵپارێز هەستا بەوەی کە ئەرکەکەی خستە سەرشانی خۆ و چەند دکتۆرێکمان بۆ هاو لە دەرەوەی وڵات ئەو کاتە 18 مناڵیان بە 24 سعات عملیات کرد نەشتەری گەرێکێکیان لەوە میناگیان بوو سوپاس بۆخوا ئێستا کێشەی دڵی نەماوە لە سنتەری ڕاپەڕینگ ئەم سەر بە ڕێکخراوی مناڵپارێزە میناگیان لەوێ دەوامەکاو و جیاوازترین لە سنتەرەکانی تر لە هەموو شوێنێک و لە هەموو وڵاتێکە حکوومەت ئەبێ باشتر بێت لە ڕێکخراوەکان بەڵام بە پێچەوانەوە لای ئێمە ڕێکخراوەکان باشترن لە حکوومەت ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە زۆر بە دڵسۆزی کارەکەن لەسەر ئەوە و پشووەکانیشیان جیاوازە لەگەڵ حکوومەتان نییە ئەم مناڵانە کاریان لەگەڵ ئاکەن بە ئیشی دەستیان لەگەڵ ئاکەن ڕاهێنانیان لەگەڵەکەن ئەوەی توانای پۆلی هەبێ هەر لە خۆیان لە ناو خۆیانە پۆلیان بۆ کردۆنەتەوە بۆ ئەوەشی کە میناگیان ئێستا گەشتەوە ئاستە و 12 ساڵە زۆر بەتوانایە هەستەکەم ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەڕوە ئێمە کچێکی ترمان هەیە لە دوای میناگیانەوە نمەگیان نمە بردمە باسکیبۆڵی ڕێکخراوی ژیما کە بردمە ئەوێ لەوێ وەرگیرە بەڵام ئێمە لەگەڵ ئەوە شابیرمان نەچێ هەموو خێزانێک کە خاوەن پێداویستێکی تایبەتی هەیە بارگراوندێکی هەیە لە ناو خێزانەکە کاریگەرێکی تەواوی ئەبێ لەسەر مناڵەکانی تر کاتێک کە مناڵەکانی کە ئەبینیت کە ئەچنە دەرەوە ئەو کاریگەریان تیا دروستە بێ نمەگیان لە مەکتەب بوو پێشەوەی بیبەمە ڕێکخراوی ژیما لە پۆلی یەک بوو باری ئێمە لە ماڵەوە چونکە ئەوەنە ئەبێ هاوسەنگی خێزان لە کاتی پەروەردەکردنی مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت و مناڵێکی ئاسانە ئەبێ ڕایگریم ئێمەش لەبەرەوەی میناگیان بە جارێ شتەکە تێناگا بە دوان بە 2 جار تێنەگا بە 3 جار تەبعاً ئەوە وای لێ بێ نزیک بینەوە نمە کۆمەڵشتی لا دروست بوو لە ناو پۆلا لە پۆلی یەکاتیا دەرکەوت کە ئەمە کاریگەری مینای لەسرە جارێک مامۆستایەک نردی بە شوێن ماو من بۆی ئەمە باسەکەم هەموو خێزانێ ئەبێ بزانێ هاوسەنگی مناڵەکانیان کە خاوەن پێداویستی تایبەتە ئەبێ بزانێت چۆن بارگراوەندەکەی ئەم خێزانە چۆن کاریگەری لەسەر خوێندن و ئیشی دەرەوەیان تەسیری دەکات بە تایبەتی ئەوانەی کە مناڵن ئەوەی کە گەورە بێت و تەمەنێکی گەورەی هەیە و دوای خوشکێک یابرایەکی بۆ دروستە بێت لەو جۆرە جیاوازترە چوومە لای مامۆستاکەی وتی نمە کۆمەڵشتی تا دەرکەوتووە هەستەکەین زیرەکە بەڵام هەستەکەین شەرمێ کۆمەڵش وتم ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوە من دایکی مینام نمەم ئەزانم خوشکێکی خاوەن پێداویستی تایبەتی هەیە نازانێت نەگەشتەوە حاڵەتەی کە بزانێ ئەم خوشکەی چیەتی و چۆن بۆی ڕوونکەینەوە من ئەمە هێواش پلە بە پلە تێیگەێنم کە خوشکەکەی خاوەن پێداویستی تایبەتە سوپاس بەخوا ئێستا نمە گەشتەوە قەناعەتە کە ئەم خوشکەی پێویستی بە هاوکاریە و ئەبێ ئێمە خۆمان هاوکاریکەین تا بەرەو پێشتە لە ژیماژ نمەگیان کە وەرگیرە ڕۆژێک نمە کۆمەڵە شتیا دەرکەوت کاتێ نمەگیان چوو بۆ ڕێکخراژیمە پاس هات بەدوایە مینا بە لە کۆنەکەوە دەستێکی ڕاوەشان بۆ ڕەفیقەکانی نمە پێی ناخۆش بوو هەستی بە نەقسێکە کرد
تەلەفۆنیان بۆ کردم لە ڕێکخراوی ژیمایی باسکتبۆڵ وتیان نمە نەخۆشە وەرە بۆ ئێرە. کچەکەم هیچی نەبوو بەیانیان کە ڕۆی هیچی نەبووتم دکتۆرگیان ئێستا خۆمیەم کچەکەم نەخۆش نییە وتی چۆن نەزانیم وتم من دایکیم دایک لە هەناسەی مناڵەکەی تێئەگا وتی چیەتی وتم بە دەرچوونی نما کە ڕۆی مینا دەستی بەرز کردو ڕەفیقەکانی پێکەنی مناڵ هیچ حەقدێک و ڕقێک لە دڵیان نییە بەس ئەوەیە دڵخۆ بە دڵخۆشی سەیری ئەمیان کرد و دەستیان بەرز کردەوە ئەم بە نەوعێکی کەبیری کردەوە دانیشتم قسەم بۆ کرد و لەو کاتەیە میناگیان چوو بەرەو تۆپەکە و تەپتەپەیەکی کرد و دکتۆر ڕزگار وتی بیرێکی لێکەینەوە بزانی چۆنا بێ سوپاس بۆخوا دکتۆر ڕزگار هاوکارمان بوو زۆر باشن ستافێکی زۆر باشن لەگەڵ مامۆستاچنار و مامۆستانێک کە لەوێ کارەکەن میناگیان لەوێ ئێستا بە هەفتەی 2 ڕۆژ ئەچێ بۆ باسکە یاری ئەکا هاوڕێی دروست کردووە لەوێ کە ئەڕۆن ڕەفیقەکانی باوەشی پیاکەن ئەم مناڵانە هەتا بڵێ کۆمەڵایەتین و نابێ هیچ خێزانێ هیچ دایک و باوکێ ناومێد بێ لە ئەم مناڵانە لە هەموو خاوەن پێداویستای بێتێ هەموو کەسێک خۆی گەورە وای دروستی کردو بەهرەیەکی تایە ئەم بەهرەیەش ئەبێ ئەکەوێتە سەر شانی دایک و باوک من مینا ئەوەی هاوڕێتی هاوڕێی منیشە بەڵام ئەوەی هاوڕێی نەبێت من حەز ناکەم هاوڕێتی کەم چونکە مینا زۆر ئازیزە لە لای من مینا لە ماڵەوە وەکو هاوڕێک وایە بۆ من لە ماڵەوە بێکەوەین هەموو ئیشێگەکەین لە ماڵەوە یە هاوکاری یەگەکەین و هەروەها ڕۆژانە بێکەوە هەموو ئیشێگەکەین حەزی لە هەست شتێک بێ ئەیکەین ڕۆژانە لە ماڵەوە خۆشمانوێنی زۆر جوان ئەکێشین لەگەڵیا ئەو زۆری حەز لە وێنە کێشانە زۆری حەز لە وەرزشە هەموو ڕۆژەی تۆپەکەی خۆی ئەیگرێ بەدەستەوە و یاری پێ ئەکات ڕۆژانە بێکەوە بین و هەروەها تۆپەکەی زۆر لە ئازیزە. گەنجێک هاوشێوەی تەواوی گەنجانی تر بەدەم ڕێگاوە کۆمەڵێکی وا ئومێدی لە دڵەوە هەڵچینیوە ئەو دەیەوێت وەک گەنجانی تری شارەکە توانەوە بەهرە شاراوەکانی خۆی بنوێنێت. شاڵاو ئەحمەد ئەو گەنجەی خاوەن پێداویستی تایبەت لە جۆری داون سێدرۆم بەڵام وەک کەسوکاری دەڵێن وەک گەنجانی تر خولیای ژیانێکی ئاسایی دەکات. وەکو هەموو ئینسانێکی ئاسایی حەز و ئارەزووی زۆرە یعنی وەکو ئێمە حەزی لە هیوایەتی هەموو شتێکە کو ئینسانی تەبیعی هیوایەتی ماڵە هیوایەتی سیارەیە هیوایەتی ژنە هیوایەتی کاسبیە هەموو ئەو حەزانە لەویدا هەیە بەڵام نازانی لە حیسابات و کتابات نازانی یعنی لە ئوموری ژیان یعنی ئەوەندی تەمەشای دەکەی نییە حەزەکانی زۆرە بەڵام وەچی پێم وتی لە بیدایەتیشەوە نازانی کو تەعامل بکاتن یعنی ئێستا بیدێ پارە 10,000 دیناری بدێ بەس دەتانی بڵێ 1-2 ئەویتر نازانی. ئێستا شاڵاو حەز و ئارەزووی وەک تەواوی گەنجانی تر هەیە ئەو دەڵێت جارجار سەردانی بازار دەکەم شاڵاو داواکاریشی هەیە ئەویش بریتە لەوەی ببێتە خاوەن ماڵ و کار و ژیانی تایبەت بخۆی وە خۆشی دەڵێت ئارەزووی ڕواندنی درەخت و بەخێوکردنی ئاژەڵ دەکات بۆ پەیداکردنی بژێوی ژیانی. دەتوان ئامۆژگاری بکەم لە خۆم دەتوانم ئامۆژگاری بکەم لە خۆم لەبەرەوەی مەسەڵ ئەمە هابێتن لە خۆم دەتوانم خەسم سووا بەخێوکەم و ئەوانە سعاتی مەلعب توپانس دەکەمەوە لە پێش دادن لە پێش مەزرعەکەی خۆم ئەو هاباتە ئەو مەسەوە نییە کەم دەمێرەکەم ئەم کەم دەمێت کەوتی پاس داێتکە دەستانە ئەسکەم نام ئەم کەم دێم لەمارە دانیشتم سیسمێ دای فیلم دەبتا دەکەم ئارۆلە بازاڕی زیاتر چ دەکەیت وڵای هیچ ناکەم هەن دانیشتمان لە بازاڕی پێشتر عسابەکە پێشتر ئەستاکە بکە بەدا من داهاتم بەدا هەوینان گەرمان داهات ئەو قسانە و گەرمان دانیشتم لە بازاڕی دو باشن دەتمە مارێ ئەڕوندێ ئەمە ماملە مارێ بارکرانە ماملە مار بارگرانی لەبەرەوە سکەب لە خۆشم دەچان بۆ توان عەلمی سنەس بینم هێنە هەنە سنێتە مەزم پیری داکم بخۆی ستکڕابووە داکم بخۆی لاقینی بڕاتن ئەمە دەمێ سکە پاس بتن لە قەدر خۆم لە قەدر خۆم بینم عاقب خۆم بتن
بەس کەرەکەت بین خۆم بجوانبی دەبینم. بەشێک لە خاوەنکار و کاسبکاران هاوڕێی چەند ساڵەی شاڵاون ئەوان دەڵێن پێویستە کۆمەلگا ڕێز لەو کەسانە بگرێت چونکە ئەوانیش خاوەن توانا و لێهاتووی تایبەت بەخۆیانن. ئەستام یەک بەخۆم بە ئەوش زۆر جوان تەماشایان دەکەم کە مندام لای ئێمە ڕێز و احترامیان هەیە ڕاستە کە مندامە بەس لای ئێمە زۆر لای من وەک شخص زۆر ڕێز و احترامیان هەیە دانێش وەکو کاک شاڵا و ڕێز و احترامی هەیە ڕاستە کەم ئەوەیە بەس زۆر خۆشەویستە لای من کۆویش وەچیمە بەنیادەمە خوای گەورە دروستی کردیە خوای گەورە هەموو کەسێک دروستی کردیە بەروەژندێکی خۆی پێ هەیە ئەو چێ دەریەوە لەمە باشترە بەس ئەمە ئەو هاات لێ نادەن مەسە لە بازاری دێ کابرا 6 نەفرەکە گازی دەکە سعبەتی لەگە دەکە وەرە ڕسمی لەگە بگرا دەفعی بدا قسەی خۆشی لۆ بکە مەسەلە بابێتە ناوما بینە بیک دوسێ نەفرەك برادری بەهابی بینە ناومە قسەی لەگە بکەین با لەگەمە هەستی و دانی شێوی شۆشیمە فێر دەبی. شاڵا و هەر کاتێک بێتە بازار سەردانی شوێنی کاری براکەی دەکاتن و هەر لەوێش سەرقاڵی ئەو کار و پیشانە دەبێت کە ڕۆژانە ئارەزووی ئەنجامدانی دەکات. قارەمان جەوەر، کورسات نیوز، هەولێر. پاشەوەی کە چیرۆکی مینە ئامانجتان بینی لێدوانی دایکیتان بینی لێدوانی خوشکیتان بینی و لێدوانی مامۆستەکانیتان بینی هەم لە بواری هوەرە هەم لە بواری وەرزشکردنە پامەکە ئەوەیە کە ئەکرێت ئێمە مناڵەکانمان کە خاوەن پێویستی تایبەتن کە هەمومان لە یەکتری جیاوازین هەر کەسەمان لە شتێکە پێویستی بە یارمەتی هەیە ڕێگەی ئاسایی ئەکرێ وەرزش ئەکرێ هوەر بەکاربێن بۆی کە یەکتری فێر بکەین. ئەوەی کە ئێستا دەنگی دێ بە تەنیشتی منە ئەڕوا تەنکەرە ئەگەر من بە مناڵی تەنکەرم نەبینیایە نەمەزانی تەنکەر چییە و ئەو دەنگی کە گوێتان لێتی دەنگی ئۆتۆمبیلە ئەگەر لە مناڵیەوە فێری دەنگی ئۆتۆمبیل نەکرین کە گەورە بووی نازانین دەنگی ئۆتۆمبیل چییە. ئەمە بەشێکە لە پرۆسەی پەروەردە و فێرکردن لەبەرەوە زۆر گرنگەکە ئێمە هەر هەمومان لە ماڵەکانمان بینە دەرەوە و خۆمان و مناڵەکانمان بەرین ژینگەی دەرەوە ببینن بە دیار تەلەڤیزیۆن و بە دیار شاشە زیرەکەکانەوە دایان نەنین چونکە ئەوەی کە مێشکی ئێمە گەوراکە بینینی شتی جیاواز و هەروەها ئەزمونکردنی شتی جیاوازە و باشترین ئەزمونیش وەرزشکردنە لە دەروی ماڵەکان بۆ ئەوەی کە بتوانین باشتر بژین. لێرە وەستاوم لە بەروی کێرە پڕ لە سنەوبەر زۆر جار کە باسی هەڵەبجاکرێ خەڵک یەکسەر بیری گریان و بیری کیمابارانیەکەوێتەوە کە من لێرەوە دووبارە و بارە سەری ڕێز و ناوازش دانەوێنم بۆ ئەو بەڕێزانی کە قوربانی بوون لە هەڵەبجە و لە هەموو شار و شارۆچکەکانی تری کوردستانە بەڵام جگەلەوە هەڵەبجە سروشتێکی جوانی هەیە یەکێک لە جوانترین ڕێگەکانی کوردستان کە پلن ڕێگەی هەڵەبجە زەردەهاڵ بۆ پاسکیل لێ خوڕنی وەرزشکردن بێوێنەیە باوەڕتان بێ هەر کەسی حەزی لە پاسکیلی دەرەوەی شارە با لێی خوڕە لەوێ من پێش 2 ساڵ لە زەردەهاڵەوە ڕۆشتم بۆ هەڵەبجە بە پاسکیل هەڵبەت لە سلێمانیەوە چوینە زەردەهاڵ و اینجا لێەوە چوینە ئەوێ چێژێکی هەیە کە لە هیچ شوێنێکی دنیا نایبینن هەڵبەتە ئەو شوێنی کە تا ئەسە من بینی مەلاوان شوێنی خۆشتر زۆر هەبێ بەڵام من لە کوردستان تا ئەسە خۆشتر نەبینیوە لەوێ. بەرپرسی نووسنگەمان و پامنێرمان لە شاری هەڵەبجە کاک سەڵاح راپۆرتێکی ئامادە کردووە لەسەرەوەی کە چی کراوە بۆ داون لە هەڵەبجە و چ باسە لەوێ و کاک هاوکار عەبدوڕەحمانیش لە شاری هەولێر راپۆرتێکی بۆ کردوین لەسەر کەسێکی ترکە خاوەن پێداویستی تایبەتە و راپۆرتەکانی ئەوانە بینین و ئەگەڕم خزمەتتان بۆ کۆتایهێنان بە بەرنامە. منداڵانی داون لە هەڵەبجە لە بەردەم ئایندەیەکی گەشتدان سنتەر و ڕێکخراوەکانی تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت وەکار بوون لە تەواوی چالاکیە کۆمەڵایەتیەکان بەشدار بن. ئێستا هەڵەبجە لەسەر دەستی ژمارەیەک لە مامۆستایانی پەروەردەی تایبەت بووەتە ژینگەیەکی پڕ لە هیوا بۆ پەروەردە و فێرکردنی منداڵانی داون. لە سەدا 25 منداڵانی داون لە پاش دابینکردنی مامۆستایانی پەروەردەی تایبەت خراونەتە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن بەشێک لە منداڵان و کەسوکارەکانیان بەم شێوازە گوزارشتیان لە تواناکانی خۆیان دەکرد. کەسوکاری ئەو منداڵانەشی نەخراونەتە بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن هۆکارەکەی ئاشکراکەن. منداڵانی داون ئەگەرچی کەمە دوێن بەڵام جوانترە دوێن بە کەمترین وشە
زۆرترین پەیامەگەێنن ئەوان ئێستا هاوشێوەی مناڵی یاسایی ژیانەکەن. ماشم سەناریا تۆچی بۆ مەکتەب؟ لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلیسیایە بەس بەردەوام خۆمان یارمەتیە زۆر سوودی لێ بینیوە و بەڕاستی جاران تێکەڵاوبوونی کەم بوو بەسە لەخوا بەزیابێ زۆر باشە بەوەی تێکەڵاوبوون یا مناڵشتۆ تواناکانی باکۆ زۆر باشە لەخوا بەزیابێ یعنی جانتا لە شانەکە ئەڵێ دایکە خۆ حافیز ئەڕۆم بۆ مەکتەب یعنی دایم خەریکی نووسینە لەو سنتەرەی مامۆستا سووران بووین ئێمە 2 ساڵ لەوێ بووین یعنی کارچیان پێ ئەوت لەوێ لە ماڵشۆ خۆی ئینیا کرد لەسەر دەفتەر هەرچیان پێوت لە ماڵەوە ئەیکرد یعنی زۆر حەزی لێیە باکۆ هاوشێوی مناڵێکی یاسایی خاوەن بەهرە و توانایەکی زۆر باشە. بەڵێ خاوەن پێ ینی باکۆ من هەستی پێ ناکەم خاوەن پێداویستێ زۆر حەز و ئارەزووی زۆرە لە خوێندن هیوادارم کەەوە ئاوڕیان لەبن و هیوادارم کە حکوومەت ئاوڕێ لە خاوەن پێداویستی بێتەوە. حەزت لە چیە تۆ؟ حەزم میوەیە. چنار چی دەدە مەکتەب؟ باش بە مەکتەب. وڵای ئەو کاتە لە زمانەی ئەمە خوێندن نەبوو مەکتەبی ئەم پێ خاوەن پێداویستیانە نەبوو ئیتر مەخسایە مەکتەبی کە مناڵان سەیریانە کرد و گاڵتەیان پێ ئەکرد و ئیتر ئێمەی حەزمان نەکرد. ناوت چییە؟ مامی ئەچیتە مەکتەب؟ لە پۆلی چەنای؟ چووە. مامۆستانی پەروەردەی تایبەت لە چوارچێوەی ڕێکخراوی کە مندامانی هەڵەبجەدا ماوەی 4 ساڵەوە هیوایان بە منداڵانی داون و کەسوکارەکانیان بەخشیوە کەسب کەنەوانیش وەک منداڵانی یاسایی خاوەنی مافی پەروەردە و فێرکردن و تێکەڵبوونی کۆمەڵایەتیان هەیە. لە هەڵەبجە 45 منداڵی داون سندرۆممان هەیە 11یان لەناو قوتابخانەکانە درێژە بە خوێندن ئەیان بە خۆشحاڵیەوە و ئێمە هەوڵمان ناو هەمیشە داون سندرۆمەکانی جیاواز نەبن لەوانی تر پێکەوە لەناو بەرنامەکانی خۆمانە جیام بکەین و ئەتوانین بڵین ئەوانش ناتوانین بڵین وەکو مناڵەکانی تر وەکو کەسەکانی ئەتوان درێژە بخوێندن بەڵام بەپی ئەو توانە دیاریکراوی کە خۆیان هەیەیانەیە ئەتوانن تێکەڵ بە کۆمەلگا بن و توانای فێربوونیان هەیە بەپی توانای خۆیان و ئەتوانن تێکەڵ بە کۆمەلگا بن و سوێنێ بتوانن لە کایەکانی ژیانە درێژە بە خوێندن بن وە گەورە بوون ئەتوانن ژیانی هاوسەرگیری بە خۆیان پێ بن و ئەتوان ببنە خاوەنددارایی خۆشیان. من بە خۆشحاڵی و ئەڵێم ئێمە دوای ئەوەی کە ڕێبەرێکمان بڵاو کردو بە هاوکاری ڕێکخراوەکی خۆمان و کاک فەرهاد کە نووسەری ڕێبەرەکە بوو خولێکی تایبەتمان بۆ مامۆسایانی پەروەردەی تایبەت کردووە لە هەڵەبجە ڕاستەوخۆ مامۆسایانی پەروەردەی تایبەت هەر لە زاخۆتاک و دوهۆک و هەولێر و سلامانی داوای ئەو ڕایەنان و ئەو ڕێبەریان کرد بێن بە خۆشحاڵیەوە بەڵێنمان پێداون ڕاهێنانی تایبەتیان بۆ بکەینەوە بە ڕێبەرێکش بگەین دەستیان و بە خۆشحاڵی و ئەڵێم شارەکانی تریش بە هەمان شێوەی هەڵەبجە دەستیان کردو بۆی کە مناڵان داون سندرۆم مناڵی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکان و لە شوێنەکانی ترا درێژە بژیانی خۆیان بدەن. ئەو هەڵەبجەی سەردەمانێک مەڵبەندی پەروەردە و ئەدەب و هونەری کوردی بوو هیچ جینۆسایدێک نەیتوانی لە گەشە پڕ لە هیواکانی بخات هەنگاوەکانی ئێستا بە ئاراستەیەکە ڕوات کە بووەتە هیوا بۆ تەواوی منداڵانی خاوەن پێداویستی تایبەتی کوردستان لێرە وشەکان هێرفوبەی کوردی و ڕێبەری پەروەردەی تایبەت بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بە شێوازێک نووسراوەتەوە کە ئایندا مێژوو تۆماری بکات چ خزمەتێک بە فێرکردنی منداڵانی داون و خاوەن پێداویستی تایبەتەکان کراوە. سەلاح جەمیل کورسات نیوز هەڵەبجە. خەریکی گفتوگۆی خێزانین یەکێک لە ئەندامانی خێزانەکە ناوی فەرمانە. نایخۆم ناوی کاک فەرمانە. کاک فەرمان جوان و پاک و خاوێن خاوەن پێداویستی تایبەتە و لە جۆری داون ئەو حەزی لە خواردن و گەڕان و سیرکردنی تەلەڤیزیۆنە. لە خەڵکە حەزەکەم بەدارەکانم چەند برادەرتەیە؟ برادرم زۆرە ئەمە مادەکە
ئەمان دەبەستم بەێ دەترسی لە نەخۆشی نا ئەدی خواردن و شتی عزل لە چێت لە خواردن وڵی خواردن بەد ئەوە بریشی کوڵای فەرمان خالید هەست بە جیاوازی ناکات لەگەڵ کەسانی دەوروبەری وە کە سوکاری دەڵێن بەردەوام گرنگی دەدات بە پاک و خاوێنی و سەردان و بەسەرکردنەوەی خزم و کە سوکاری گەڕانجا ئەوەی خزمەتکردنی ئەوانە شتەشی زۆر پیرۆزە زۆر گەورەی لایمە دوای ئەرک و مادیبوون و کێشەشی نییە لە بۆمە بەحقەت پێ بدەم بەر ئەوەی ئینسانەکی ڕاستە خاوەن پێداویستن بەڵام زۆر خاوێن و باوێنن زۆر بێ کێشەنا زۆر بێ مشکلەنا یعنی هەستشیان ناسکە بەرامبەر بە هەموو نەوعەک یعنی ئەوانە هەرچی تفکری لێ دەخێەوە بە هەموو نوع خەستیان زۆر زۆر ناسکە زوو دەگیرێن لەگەر هەڵپەرچێ و گۆرانی و مۆسیقا و ئەو شتانە هەر بە زەوقن دائیمەن لایەنی هەستی خۆشیشان هەیە ناخۆشیشان هەیە لەبەر ئەوەی بیر و هەستیان زۆر دەناسکن لە بۆ ئەو مەوزوعی فەرمان خالید خاوەن پێداویستی تایبەتە لە جۆری داون سیدۆرم تەمەنی 39 ساڵە فەرمان و هاوشێوەکانی لە کۆمەڵگا بە کەسانی ڕۆحسووک و خۆشەویست و مەجلیسگەرم ناسراون و ناو ناوبانجیشیان لەوەدایە بەدڵی خۆیان دەژین من سپاسی ئەوە دەکەم کەناری خۆچات دەکەم ئەوەی کەمە بەسمانە لەم بەرنامانەی چارەیە بە تایبەتی ئەم دوو ئەڵلقەیە خود ئەم سێ ئەڵلقەیە ئەم چوار ئەڵلقەی کۆتایی لەم ئەڵقانی دواییە کە کۆتایی بەرنامەکە نیە بەڵکو کۆتایی هێنانە بە کۆمەڵێک باس ئەوەیە کە پێتان بڵین ئێمە دەکرێت ژنگەیەکی لەبار بڕخسێنین بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بۆی کە بتوانین بەهرە و تواناکانیان نیشان بین جا لە ڕێی ڕێکخراوەکانەوە بێ یاخود لە ڕێی حکوومەتەوە بێت چونکە ڕێکخراوە حکوومەت لە هەموو دنیا تاواوکەری یەکترین و ئەو بەڕێزانش کە خێرخوازن تاواوکەری کاری هەردووچیانن بۆی کە بتوانین ژنگەیەکی لەبارتر و گونجاوتر و ئارامتر دروست بکەین هەر بۆ نمونە هۆزێ لە ئەڵلقەی پێشوا کە قسەی بۆ کردین دەچێتە قوتابخانەیەکی ئاسایی و هەر مناڵێکی ترە خوێنێت بەڵام هەندێک مناڵمان هەیە کە ناتوان بچنە قوتابخانەی ئاسایی ڕێکخراوی مناڵ پارێز چەند سنتەرێکی کردوەوە بۆ مناڵانەوە کە لێوە بەهرە و تواناکانیان برەوی پێیرێ ئەوەی کە بەکارهێنەرە لەو ڕێکخراوانەشە بۆ نمونە بەکارهێنانی هوەرە و بەکارهێنانی وەرزشەوە بەکارهێنانی میوزیکە بۆی کە بتوانین ڕێگەی فێرکردنی مناڵەکان بە شێواز و بە ئاڕاستی جیاواز بێ هەمومان ئێمە جیاوازین و بە جیاوازی فێری شتەکانە بین و بە جیاوازی شتەکان ئەبەخشینەوە بە یەکتری ئەوەی کە پامی ئێمە ئەوەیە کە خوددا هەمومانی خۆشەوێ بەڵام پێویستەکە ئێمەش یەکتریمان خۆش بێت و فرسەتی لەبار بۆ یەکتری بڕخسێنین و بخۆڵکەنین و پێویستەکە ئەو خێزانانی کە منداڵی داون ئۆتیزم یا هەر جۆرە خاوەن پێداویستی تایبەتی تریان هەیە فرسەتیان بۆ بڕخسێنن و کاتێک شەو مناڵانە هاتن دەروی ماڵەکانیان ئێمە لە بازار لە خواردنگەکان لە مارکێتەکان بینیمانن وەک هەر مرۆڤێکی ئاسایی تەماشایان بکەین و پێویست ناکات زیاد لە پێویست سەیریان بکەین چونکە ئەنجۆ ئێمە مرۆڤن و دروستکراوی خوددان خوددا یار بێ ئەڵلقەی داهاتووی چارە تایبەتە بێ بەو بەڕێزانەی کە توانای فێربوونیان کەمترە لە مناڵی تر لەگەڵ دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی یەکشەمەی داهاتوو خوددا یار بێ ئینۆ خزمەتتان وە کۆمەڵێک ڤیدۆشمان بۆ ئامادەکردن کەی ڕێکخراوی مناڵ پارێزە و بۆ ئەو خێزانانە ئامادەکراوە کە لە ماڵەکانی خۆیانە دەستیان ناگا بە سەنتەرەکان بۆی کە خۆیان بتوان مناڵەکانیان فێرکەن هەتاو کاتە هیوادارم پێویستان بە دکتۆر و نەخۆشخانە و دەرمان نەبێ ڕێز و حرمەت و خۆشەویستی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ویدایی دەرزگای میدیایی کورتسات قبول فەرن کورتسات ماڵی هەمووانە و هەمیشە لە خزمەتتانین خواتان لەگەڵ